سڵاو لێ باوەڕێم حیام کاتت باش. ئەو کاتتان باش کاکۆگیان سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، هەروەها مادونەیەتان لێ یەکەم بۆ ئەو زەحمەت و ئەرکێکە ئەو یەک دوو ڕۆژە بەسەر شانتانەوەی لەگەڵ هەموو هاوڕێیان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هەروەها پێم خۆشە پیرۆزبایی بکەم لە خەڵکی کوردستان بۆ ئەو سەرکەوتنە شکۆدارەی کە لە مانگرتنی گشتی پیشانیاندا و هەروەها سەرخۆشیەکەم لە بنەماڵەی گیانبەخت کردوانی ئەو چەند ڕۆژەی ئەو 11 ڕۆژەی پێشوو کە بەدەست هێزەکانی کۆماری ئیسلامی ژیانیان لەدەستاوە و سەبووری بۆ بنەماڵەیان نەخوازم و هەروەها داواکەم کە ئەوانەی وا برینار بوون زینەکانیان زووتر ساڕێژ بێت. کاکە مەحیا ئاگاداریت کە ئەمڕۆ خەڵک بەدەم بانگەوازەکەی لایەنە سیاسیەکانەوە چوون. خەڵک پێیان وایە ئەمڕۆ ئەم مانگرتنە تایبەتمەندی خۆی هەبوو. ئەگەر بە کورتی بڵێن کە ئەم تایبەتمەندیە چییە دێمە سەر پرسیارێکی تایبەتی تر. ئەگەر بۆ خۆشتان تۆجه بوو بێتن ئەو چەند ڕۆژە چەند پرسیار لە ئاستی ئێرانە لە بینی هێزە سیاسیەکانە لە بینی هەڵسوڕاوانی سەراسەری هاتوۆتە پێشەوە کە کوردستان بۆ وەکو شارەکانی تری ئێران نهاتونەتە سەرشەق. خودی ئەو پرسیارە پیشانەدا کە کوردستان جێگەی تایبەتی هەیە لە دەبزتنەوەی خەڵکانی ئێران و لە توولی ئەو 47 ساڵەی دەسەڵاتدارێتی کۆماری ئیسلامیەوە پیشاندراوە. یعنی بۆ خۆی کوردستان ئەو تایبەتمەندیە هەیە و بۆ یەکیش پرسیاریش دروستەکە کە بۆچی درەنگ هاتووە یا بۆچی نەهاتوو. خودی ئەم تایبەتمەندیە ئەگەر چاو لێ بکەین ئەمە بەشێکی لەلایەن هێزە سیاسیەکانەوەیە، بەشێکیشی لەلایەنەوەیە کە خودی دەوڵەتیش بۆ حساسیەتی هەیە. تجیا لەوە ئەو ڕۆیوەش بۆ خۆتان لە بەرنامەکە ئاماژەتان پێکرد کە دەوڵەت لە شاری سنە بەگشتی هێزەکانی هێناوەتە سەر شەقام و هەروەها لە بانە و لە بەقی شارەکانی تریش حتمەن واکە. ئەو مەبەستم چیە؟ مەبەستمەوەیە کوردستان جێگەیەکی تایبەتی بووە و هەیەی و ئەو مانگرتنە بە نەوعەیە توانێت جوابێک بێت بە هەردوو لایەن، جوابێک بێ بۆ خەڵکەی کە بۆیان پرسیار بوو کوردستان خەریکی چییە بۆ درەنگ هاتووە و جوابێکیش بێ بە دەوڵەت کە ئەگەر دێت ئابە و شێوە دێت و لەم شۆڕشا بەشداریەکە. بە باوەڕی من ئەوە زۆر جێگەی ئەوە نمونەیەکی زۆر دیارە لە ئەم بزوتنەوە. دیارە کوردستان بە پێی مێژووی خۆی هێزە سیاسیەکان لە کوردستان دەوریان بووە، کەم هەیە لە کوردستان خەڵکی کوردستان خۆی بە هێزێکی سیاسیەوە پێناسە نەکات. ئەو بۆ خۆی وای کردو کاگە هێزی سیاسی، یعنی پەیوەندیەک هەڵقەیەک لە بینی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکانە هەیە و ئەوە توانێت لە کاتی ئاوا کەڵکی لێوە بژیرێت. تەعەن هێزە سیاسیەکان زۆر بەرپرسیارەتیەوە چاوەڕ لە خەباتی خەڵکی کوردستان نەکەن، چه پێشتر کە خەبات چەکداری بووە لە هەر کاتێکی خۆیان ئەویان زۆر لە بەرچاو گرتووە هەوڵیان داوە کەمترین زیان بە خەڵکی کوردستان بکەن و خەڵکی کوردستانیش تەعەن هەمیشە لەو شۆڕشانەدا بەردەوام بوون و بەشداریان کردووە. تر زۆر جار بووە مەسەلەن دوکان و بازاڕ تەعتیل کراوە، خەڵک لەباری مادیەوە زیانی بینیوە، بەڵام بەدەم داخوازیەکانەوە هاتووە یاوەکو زۆر شت لەم بابەتەوە ئێمە توانین ببینین کە تەسیری زۆری ڕاستەوخۆی هەیە. خەڵک هەروەک ئاماژەتان بێدا خەڵک زۆر جار بەدەم داخوازی لایەنە سیاسیەکان و هاتووە مانگرتن ڕووی داوە. ئەم جارە یەک تایبەتمەندی هەبوو لە بەتایبەت خواری کوردستان لە شارەکانی وەک کرماشا و ئیلام زۆر بە گرم و گوڕی هاتن، هەر لە سەرەتاکانی ناڕەزایەتیەکانەوە دەستی پێکرد هاتنە سەر شەقام، توندوتیژی کاربەدەستانی ئەمنیەتی بەرامبەر بە ناڕازیان دەستی پێکرد، کوژرا و برینداریەکی زۆریدا، تەنانەت شەڕ کێشایە ناو بیمارستان و شوێنەگەشتیەکان. لە کرماشان و ئیلام بۆ وای لێ هات؟ تایبەتی چی بوو لەوێ؟ ئەزانی چۆنە ئەو تەبەن لە شوێنەکانی تریش بەو شێوە هەر دەوڵەت زەنگی
نواندووە وە قسەیان نییە بەڵام کە باسی کرماشان و ئیلامەکەین بە تایبەت ئەو شوێنانەی وەکو مەلەکشا ئابادانە زۆر شوێن کە دەوڵەت زۆر توندژی نوان دەبێت تایبەتمەندیهایەکەی خەڵک لەوێ جیا لەوە ستەمی نەتەوایەتیان لێچێ بەڵام هەندێکیشیان بەهۆی بوونی ئاینی جیاوازەوە بەبۆی ئەو ئاینێش پێناسەیەکی ئەوانەتاندادەیە خەڵکێکن لە جغرافیایەکی تایبەتە لە دەوریە کۆبوونەتەوە و بەیەکەوە بەهۆی ئاینەکانەوە بێک و پەیوەندیان هەیە و ئەو ئاینەیان هەرچەند ئێمە پێمان وایە ئاین نەتوانێت مەسەلەن تاسیری نەرێنی ببێ لەسەر ژیانی کۆمەلگا خەڵک بەلا ڕێدا ببە خەڵک خاتە شتێکی تر بەڵام ئەمانە نوعی کولتوریش و نوعی فەرهەنگیش لەوانەوە سەرچاوی گرتووە و خۆی لە دەوڵەتەکانی پێشووی پەهلەوی و دواتریش کۆماری ئیسلامی هەر بەم دەلیلە کەوتنەتە ژێر زەربوزن ڕێزیان پێکراوە بەهۆی بوونی و ئاینانیانەوە یا ئەو نێریتانەوە بوویانە و هەڵاواردنیان بەرامبەر ڕووداوە و ئەیتر ئەوە دیارە بەشێکی ئەتوانێت لەوە سەرچاوە بگیرێت بەشێکی تری شێمێنێتەوە هەر ئەو وەزعیەتەی وا هەیە یعنی بە تۆری واقعی دوای کوردستان و دوای بلوچستان لۆڕستان یەکێک لەو ناوچانەی ئێرانە کە لەباری مادیەوە لەباری ئابووریەوە پێشی پێگیرەوە و بەشێک یەکێک لەو ئستانە هەرە فەقیرانەی ئێرانە و هەمووانە تاسیری بووە لەسەرەوەی کە ئەو ناڕزایەتیانە زیاتر لێەوە سەرچاوی گرتووە و لێەوە دەستی پێ کردووە ئەمانە هەموو ئەگە دەست بدەین بە دەستیەکەوە توانین بڵێن دەلیلی ئاسڵەکەیەتی تەبعەن دەوڵەت لە سەردەمهایەکی جیاوازە هەوڵی داوە لەمانەکان وەسن تۆ چاوی لێ بکە هەندێک لایەنی ئاینی لە دەوروبەری لۆڕستان و لە دەوروبەری کرماشان هەن کە ئەم ڕاستانی وەکو پەهلەوی و ئالەوانە خەریکن ئیسفادەیان لێەکەن وایانەوێ بیانکەن بە شەریکی خۆیان یعنی ئەیانەوێ بنەوەی ئیسفادەیان لێ بکرێ بۆ هێزی خۆیانیان پێ قەوی بکەن و ئەوە نیشانەیە و ئەمانە هێزن ئەمانە هێزێکن لەو ناوچە دەوریان بووەوە توانیشان لەم کێشانەی ئەخیرا و لەم ئەعتراضاتی ئەخیرا دەور بنوێنن ئەگەر باس لەوە کرد کە ئەم ناوچانە تایبەتمەندیەکانیان ئەوەیە کە بە شێوەیەکی مزاعەف لەژێر باری ستەم و نائەداڵەتیان مەسەلەی ئەو شتە گشتیانەی کە لە ئێران ئێستا خەڵک لەسەری بۆ هاتوونەتە شەقامەک و برسیەتی وەکو بێکاری وەکو هەژاری و نەبوونی ئازادی و تەوایەوانە بەشێکیش مەسەلەی ئەوەی کە ئەمانە ستەمێکی نەتەوەیی و کەلتوری و ئاینیشیان لێچێت وتە زۆر لایەنی سیاسی لەوانە سەڵتەنەتخواز و ئەوانەیانەوێ ئەمە بقۆزنەوە بەلای خۆیان بازانین ئەرکی لایەنە سیاسیەکان چالاک لە کوردستان بەرامبەر بەم مەسەلەیە چییە و دەبێت چۆن ئەمە بە هەند وەربگرن بۆی کە ئەم بەشە لە جوغرافیاش احتماد کەن بەو لایەنانە سیاسە کە ویست و داخوازیەکانیان لە بەرچاوە گیرە بە ئێمە پێشتر لەوەی باسی لایەنە سیاسەکانی تر بکەین باسی خۆمان بکەین ئێمە وەکو کۆمەڵە بەرنامەیەکمان داوە یعنی بەرنامەیەکمان پێشتر داوە لەسەر داخوازیەکانی مافی خەڵکی کوردستان و لەوێ بەباسی هەموو ئەو بێڕێزی هەموو ئەو هەڵاواردنەی کە بەرامبەر بە خەڵکی کوردستانە کراوە و وتومانە خەڵکی کوردستان حەقی خۆیانە کە بە مافەکانی خۆیان بگەن باس لەسەر مافە باس لەسەر حەقە و ئەگەر هەر لایەنێک بە هەر دەلیلە ئێستا لایەن بە دەلیلی جنسیەتی بێ بە دەلیلی چینایەتی بێ بە هەر دەلیلێ بێ هەڵاواردن بەرامبەری بکرێت ئەوە جزئی مافە سەرەتایەکانی خەڵکی کوردستانە و بێ پشتیوانی لێ بکرێت وەختی ئێمە لە بەرنامە و ئێمە شتی بۆ داڕێژین بەرنامەی بۆ داڕێژین و لەسەر ئەوە بڕیارمانداوە بڕیارنامەی مافە سەرەتایەکانمانداوە خۆ تەبعەنە بێ هەر بۆ ئەوەیش ڕێکخراوی بۆ دروستکەین هەر بۆ ئەوە لایەنی لەگەڵ لایەنە پەیوەندی بگرین هەر بۆ بێ هەوڵ بدەین ئەمانە لە دەوریەوە کۆ بکەین و بۆ بتوانین زەرەرەکانیشی کە بکەینەوە چونکی خۆ لە بزوتنەوەی نەتەواتیە زەرەری خۆشی هەیە یعنی وانە هەموو بزوتنەوەی نەتەوایەتی
هەموو شتێکی مەسەلەن بتوانێت باش بێت ئێمە بۆ بتوانین زەرەرەکانیشی کەم بکەینەوە لەو بەزوتنەوە بەشداری گەرم و گوڕەکەین ڕێکخراوی بۆ دروستەکەین چالاکیەکەین کاتی خۆی شەڕی چەکداریمان بۆ کردووە دوایی خەباتی جەماوەری ڕێکەخێن بۆ بتوانین ئەو لایەنە نەرینەکانی کەمتر بکەینەوە و لایەنە ئێرینەکانیشی بەرجەستە بکەینەوە بیهێنینە سەرەوە طبعا لە شوێنانەوە ئێستا ئاماژەمان پێکرد مەوزوعی وا زۆر هەیە زۆر گرنگە و خەڵکێکی کەمیش نین خەڵکێکن هەر بەو دەلیلە بە دەوریەکەوە کۆبوونەتەوە هەر بەوە بەشێکە لە ناسنامەیان ینی خەڵکەکە خۆی بەوە پێناساکە ئەڵێ من مەسەلەن کوردم کرێکارم نازانم فەقیرم ژنم چیم و مەسەلەن ئەوەش ئاینەکەمە بەوە پێناسا ئەکرێ و ناکرێ ئێمە ئەوانە لە بەرچاو نەگرین بە باوەڕی من ئەگەر هەڵاواردن بەرامبەر بەوانەکرێ بەهۆی ئەو کولتور و ئاین و ئەو نەریتانەوە هەیەە خۆ طبعا ئەوە بزانن کە کۆمەڵە پشتیوانی هەموو ئەو خەڵکەیەکە بەنۆعێک چەسانەوە وەیە هەڵاوردنیان بەرامبەرەکرێت من پێم وایە هێز سیاسیەکان بە تایبەت کۆمەڵە لەو بابەتەوە بێ زۆر بەجددی ئەو مەوزوع لە بەرچاو بگرێت کاکە مەحیا دوایین پرسیاریا دوایین وتەت بەرامبەر بە خەڵکی شۆڕژگەڕی کوردستان بۆ ئەم ڕۆژە چی خەڵکی کوردستان بڕیاری خۆی لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ئەوە بە درێژایی 47 ساڵ ئەو بڕیارە نەگۆڕاوە تاکتیکی گۆڕاوە شێوازی خەباتی گۆڕاوە ئەوەیش لە ژیری خەڵکی کوردستانە بووە نی خەڵک کوردستان زانیویانە بە چ شێوەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ڕاوەستن ئەگەر کاتی خۆی مقاومەتێکی زۆر بەرین بەرامبەر بە کۆماری ئیسلامی سەری هەڵدا و خەڵکچەکی هەڵگرتن و هاتنە ناو ڕیزی خەباتەوە سەردەمی تر بە خەبات لە شارەکان و بە ئەحساب و بە تەزاوراتەکان ئەو کارانە کرد و لە زۆر بابەت یعنی شێوازگەلێکی جۆرواجۆریان بەکارهێناوە دەست بە کۆماری ئیسلامی جا زۆر شتیشی ئەسڵ تایبەتی خەڵکی کوردستانە تۆ تەسەوری بکە زۆر کەم ئەبینی لە مەیدانێکی شارێکی کوردستانە جەڕوسەقیل بێن و کابرایەکی ئەعدام بکەن یا کەسێک ئەعدام بکەن خەڵک نیان هێشتووە زۆرتری ئەعدامەکان بە دزیەوە کراوە کەچی مەسەن لە شوێنەکانی ترەوە بە ئاشکرا کراوە ئەوەی وان لە کوردستان کراوە تۆ تەسەوری بکە مەسەلەی قەساس لە کوردستان هەوڵیان داوە ئەوەی وا بەسلام قاتڵ هەر دەلیلێ قەتڵی کردوێ هەشتێک خانەوادەی مەقتول ئەوەی وا کەسەکەی لە دەستاوە بیبەخشێ ئەوە نمونەی زۆر جالبە کە بەرامبەر بە قوانینی ئیسلامی بەڕێوە چووە ئیسە جیالەوە لە خەباتی ژنان لە خەباتی جەماوەری هەزاران نمونە لەو بابەتە هەیە و نمونەی ئەخیری نەورۆزی پارەکە بوو کە ئەو نەورۆزە عەزیمە بەو پانوبەرینیە چووە پێشەوە نکتەیەکی تر پێم خۆشە لەیرە ئاماژە پێکەمەویشەوەیەکە ئەگەر مەسەلەن بازاڕیان لە تاران یا لە شارەکانی تر زۆرتر چاوەڕوانی ئەو بوون دەوڵەت یارمەتیان بداوە زۆر پشتیوانی دەوڵەت بوون بەو دەلیلە کە یارمەتی داون لە کوردستان ئەسان ئەوە نەچوەتە پێشەوە تەواوی تۆ چاو لە هەموو مانگرتنەکان بکە یەکێک لە نمونەهای بەرجەستەی مانگرتنەکان بازارەکان بوون دوکانەکان بوون داخراون وەکو ئەوڕۆ دوکان و بازار داخراوە خەڵک بازارگانی کورد نیانتوانیوە لە کوردستان نیانتوانی هیچ قازانجێ لەلایەن دەوڵەتەوە بگرن ئێستا پێش هاتووە کەسێک توانین زانیوێتی لە کوردستان ناتوانێت قازانجە بەدەست بێرێ سەرمایەکەی هەڵگرتووە بردووەتە دوبەی نادام شوێنێکی تر بەڵام لە خودی کوردستان ئەوە هەمیشە هەموو خەڵکی کوردستان بە بازاریانیشەوە خۆیان بە بەشێک لە بزتنەوەی شۆڕەجیانان لە کوردستان زانیوە و بەشداری زۆر گەرم و گوڕیان کردووە لەو خەباتە کەەوە ئەمڕۆ نمونەکەشی بە جوانی ئەبینی زۆر سپاس کاک مەحیا سپاس بۆی کە بەشدار بووی لەم بەرنامە و ماندوو نەبی زۆر سپاس بۆ ئێوەشی خۆتان ماندوو نەبن و سپاس بۆ بینەرانیش سپاس بۆ ئێوە